بەخێر بێ سەرچاوە بەخێر بێ سەرچاو لە خزمەتدا چاوەڕێت بەخێر بێ سەرچاو خواحافیز خواحافیز وەرە کەری وەرە بەڵێ ئامۆسا ئێستا کۆمپانیان وەچی بە عیلم پاک دەکەیەوە تێگەشتی بە چاوان لۆ میێوانمان دێ کورە میێوانمان دێ خەڵات خەڵات چییە؟ کورە نازانی خەڵات چێە؟ ناوەوە کورە خەڵات سێ بەشی ئەو کۆمپانیای ئیویە شریکمە شریک تێگەشتی ئێستا ئێتەخوا پێم بێ ئەوم قەت نەدیتێ و لێرێ کورە بەخوا توش زۆری دەرێ پاک کورە تو خەڵاتی ناناسی ئەدی وەخت خۆی لە غوفێ ئەو لای دانیشت بوو والله ڕاست دەکەی لۆ ئامۆزا ئەو خەڵاتە کارمەند بوو لێرەیان شریکت والله تێناگە بە یەکجاری کورە ئەوە سێ بەشی کۆمپانیای ئیویە ئیوی شریکمە شریکم دەبڕۆ ئەوەندەی مەرێ بڕۆ شەکەی خۆت کە بڕۆی بە چاوان بڕۆدەی بە چاوان چاوان سڵاو کەنارجان کوی جانەکەڵە ئەو کچەشت بەک خۆت کرد لە ڕەقە وەرە بزانم وەرە چ بوو وەرە چ بووە لەبەر چکە لە ڕەقا هیچ ئەمڕۆ پێم وتم داپیرە و باپیرت مردینە ئەی باشە کاداکو بابی من مردیە وازم لێ بینە وەرە بزانم وەرە بزانم کەنار وازم لێ بینە دەزار ئەی باشە تو لۆ بەو کچەت کو کاداکو بابی من مردیە دەنگت نزم کە ئەوە لە کێوە تۆ هابوویە پیا و دەنگت لەسەر من بەرز دەکەی کەنار بکە لە ڕێ ئەو خوایە داکو بابی من کا مردیە ئەتو لەبەر چ بۆ من داوەت گوتی داکو بابی من مردیە کچەکەم واز ناینێ بزانە داکو بابی تۆ شێتن نەفسیاتی تێک دەزێ مەجبور بوومە ئەو شتەی بڵام کچە کەنار نایی خوای بینە تو لە خوای ناترسێ کاداکو بابی من شێتە جۆ دەیە دڵزار سۆما بەس شک بکە دایک و بابت زیندینە بەخوا بەجیانی ئەو تاقە کچەم دەڕۆم تەلاقت لێبەردەگرم سۆماش دێتە سێنە بەسە